بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان باز لە لێکەوتەی ناکۆکی حیزبەکانی پارتیوێکی دیەکەین لەسەر دۆخێرەمی کوردستان و ئێستا کە ئەو ناکۆکیە بۆتە لەمپەرێک لە بەردەم ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە چەندە هەژە 11 وەکو ڕۆژی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەم ساڵدا دیاریکراوە بەڵام ئێستا هێشتا لەمپەرەکان لا نەچوون لەمپەرەکان زۆرن و هەردوو لایەن جددینی لە ئەنجامدانی هەڵبژاردن و باز لەسەر ئەوەش کە ئەم ناکۆکیە حزبێکە دروست بووە لە بینی پارتیوکەتی کاریگەری هەبوو لەسەر موچە لەسەر دواکەوتنی موچە لەسەر لایەن دارایی و کاریگەریش لەسەر بەغداد وەقسە لەسەر ئایندەی دۆخێرێم دەکەین لە بینی ئەو ناکۆکی حیزبیانە کە دامەزراوەکانیش بوونەتە قوربانی ناکۆکی حیزبی بینی پارتیوکەتی بە میواندارێک لە بەڕێزان دکتۆر فاروق محەممەد سەرۆکی بۆردی توێژنەوەی سیاسی کۆمەڵی دادگەری لە ستۆدیۆ هەروە لاولێرەوە سەرتیب جەوهەر نووسەر و ڕۆژنامەنووس لەگەڵمان دەبێت سوپاسی ئامادەبوونتان دەکەین کاکتۆر بەخێر بێت سوپاسی ئامادەبوون دەکەین ئەگەر سەرەتا باس لەو ناکۆکی حیزب بکەین چەندە کاریگەری هەبوو ئەگەر لە موچەوە دەست پێ بکەین ئەم ناکۆکە حیزبیە لەسەر لایانی دارایی لەسەر موچە لەسەر حاڵی دامەزراوەکانی هەرێم و دامەزراوەکانی هەرێم بوونەتە بارم تێسە بەڵێ بەناوی خوای گەورە میران سوپاس بۆ جەنابتان سڵاوات بۆ بینەران دیارە بەداخەوە ئەم ناکۆچی ملای نێوانێکی دی پارتی کە شتێکی تازە و شتێکی نامۆنیە هەم بەنسبەت خۆیانەوە بەنسبەت خەڵکی کوردستانەوە بەڵێ چکەم دوو حیزبان مێژوویانەی لە ملانێ و بەرێکەوتن و پێکدادان و تەنانەت جەنگی گەرم و جەنگی ساردووە لە شەڕی ناوخۆ بەڵام بەداخەوە هەموو جارێک ئەم ئاستەنگانی یاخۆ ئەم تەنگشانە بە تاوی ئەگەتە دۆخێکی ئاوا کە با بڵێن دۆخەکە زۆر ئەبێتە جێی ناومێدی یاخود خەڵکی هەرێمی کوردستان تاو نیگەرانەکەن ئەمە بەخرا بەشکێتە بەسەر کۆی جنگەکانی بەڕێوەبردننی وڵاتە بەسەر کە ئابوووریەکانە تەنانەت بەسەر حاڵ و گوزارانی خەڵکی کوردستانە تەنانەت بەسەر باری دەرونی خەڵکی هەرێمی کوردستانە چێگەر سێکین ئەم بۆ منە ئێمە زۆر جار ئەبیستین دێرە لەوێ خەڵکانی ئەوانە کە لە بواری بازرگانی و لە بواری ئابوووریاکارەکەن تەناڵەن لێگەڕن دەرونی خەڵک ئارام بێ دۆخ تێک مەدەن سەقامگیری بەقەرار بێ دۆخی ئابووری خۆی گەشاکە کەواتە مەفهوم مخالفەکەی تا ئەمانە تەنگژە چوونی بەرز دەرونی خەڵکیان تێکداوە بێگومان ئەمڕۆ بازاریان تێکداوە موچیان تێکداوە لێرە لەوێ خۆیان قسە لەوە ئەکەن کە بۆ من ئەگەری بەرێکەوتنی هەرچەنە لە ئێستادا ئەو من بە دووری دەزانم کە ببێتەوەی بەرێکەوتنی چەکداری بەڵام نانی ئەوان جاربار ئەڵە تەنها ماوە کە بگاتە حاڵەتی بەرێکەوتنی چەکداری کە من لەم کاتەیە بە دووری دەزانم کەەوە ومێدێک کە ڕوونەدا و پێشبینیان کە ئەوە ڕووبدا بەڵام ینی دۆخەکە ئەوەندە گەشۆتە خاڵی ناکۆ کە خەڵک چاوەڕێشتی نەخوازدا و خراپتر دەکات و ئەمە کارگەری لەسەر بازارە بوو لەسەر ئابووری خەڵک هەبووە لەسەر کاسبکاران هەبووە و ئەمە بێگومان خەڵک تەنانەت بۆ منە کاڵین لە باری دەرونی هەم لە ڕووی کام بەرێکەوتنە زیاتر لە بەخرا بەسەر خەڵکە دەشکێتەوە هەمیش بۆ نمونە کارگەری لەسەر تەنانەت موچە دروست بەڵام تا گەشتەوەی کە موچەی خانشینان یەکتر ڕابگرن ئەگەر بۆ ماوەیەکی کاتیش بێ لە ماوەکانی ڕابردە چەند جار موچەی چەند وەزارەتێک دوا دەکەوت و ئەم جارە بینمان کە موچەی خانشینان لە سلێمانی و لە هەولێر بۆ منارەکەوی با بڵێن والێک کە بۆ منارەکەوی لایانی بەرامبەری دوا خستووە وانە یاخود کێشە ئاسەنگی بۆ دوژێت کاتەمە ڕنگدانی خراپ لەسەر باری ئابووری کوردستان و دەرونی خەڵکی هەرێمی کوردستان دەبێت و دوجار ئەم ناکۆچی ملایانی کە ئەم دووهێزە هەیەنەوە زۆر جار بۆ نمونە ئەگاتە حاڵەتێکی با بڵێن لوتکە و یاخۆدی گرژەکان تون دەبێتەوە ئەبینین دوجار بە زیانی خەڵکی کوردستان دەشکێتەوە و ئەمانە کە زۆر جار بۆ منە کێش و گرفتەکان دروست دەبێت ئەم کێش و گرفتانە بڕاستی کێشە لەسەر ژیانی خەڵک نییە لەسەر باری ئابووری و گوزرانی خەڵکی کوردستان نییە لەسەر بەرژەوەندیە تایبەتەکانی خۆیانە لەسەر پلۆپۆستە لەسەر داهاتە لەسەر بەشداریکردن لە قەراری سیاسی لە بەڕێوەبردننی وڵاتدا بۆ نمونە ئەگەرنا دوجار کە ئەمە نابێت یاخود کە دۆخەکە لەسەر ئەمانە ئەگاتە تەنگژە و خەڵکی هەرێمی کوردستان باچێکێتە بەڕێز وەکو بەڵایەکیان دەبینی بوونەتە بەڵایەک بەسەر ئەم میلەتەوە دو حیزبە بەسەر میلەتەوە بەسەر دامەزراوەکانەوە بەسەر هەرێمی کوردستانەوە ئەم شێوازی حکومڕانی کە کردویان لە 30 ساڵی ڕابردوودا و ئەم جۆرە تەنگشانی کە دروستی دەکەن بێگومان بڕۆ شەقام بدوێنە خەڵک بدوێنە خەڵک هەمووی با بڵێن بە ئەمانە بە مۆتەکەی خۆیان دەزانین یاخود بارێکی قورسی ئەزان بەسەر شانی میلەتەوە و لە ڕابردوودا خەڵک باجی ململانی ئەم دوو هێزەی داوە چ بە شەڕی ناوخۆ چ بە جەنگی ساردەوە چ بە ململانی
سیاسەکانەوە ئەو تا ئەمڕۆ بینین دابرزەکانی حکوومەتی لێم تووشی فەشەل و پەکیان کەوتووە موەسسەکان کار ناکەن حیزبە لەجێ حکوومەت قەرارەدا لە هەردوو زۆن حیزبە دەستی ناواتە بیناقاقی حکوومەت و موەسسەکان و پەکی خستۆ و تووشی شەلێری کردوون و حیزبە کەی بیەوێ مؤسسەیەک ئەخاتەوە کارکەی بوێ پەکی ئەخا بۆ نمونە گەرانە باڵاترین مؤسسەی ئەم وڵاتە لە ماوەکانی ڕابردوومان چۆن حیزب بۆ منە پەرلەمانی سەرکراونە مڵکی حیزب دامەزراوەکان و بە دیلی حیزبن لە هەردوو دەڤەرەکە بڵێن بارمتەی دەستی حیزبن بۆ نمونە کام لەم دوو هێزە بیەوێ یاخود ئەم ئێوەی کێشە بۆ ئەو دروستکە ئاسنگ بۆ حکومەت دروستکە بۆ منە ئەو ئێوەی کێشە بۆ پەرلەمان دروستکە یاخود بەبارێکیکەیە لایەنێکی سیاسی لە دوولانە سیاست لە بەغداد لە پرسێکە دژی لایەنەکەی تر دەجوڵێتەوە ئەم لە هەرێمی کوردستان دەیەوێ لە پرسێکە لە دژی بجوڵێتەوە تۆڵێ ئەوی بەغدای لێ بکاتەوە کاتە مؤسساتی حکوومەتی هەرێمی کوردستان بوونەتە بارمتە بەدەست دوو هێزی سیاسیەوە ئەوە بەڕژەوەندی خۆیان بەکاری دێنن کەی پێویستیان پێی بوو ئەیخێنە کار کەی پێویستیان پێ نەبوو دای دەخەن یاخود کەی ویستیان بۆ ئاستەنگی سیاسی بۆ ئەرقەلە لە بین لایەنەکەی تری بەرامبەرە بەکاری دێنن سوپاس دەکەم کاک سەرتیب سوپاسی ئامادەبوونی بەڵێ دیارە کاک سەرتیب حاضر نییە بەڵێ دواتر دەگەڕین و لای کاک سەرتیب کاک تۆر بەس سەبارەت بە هەڵبژاردن ئەم ناکۆکە حیزبیە کاریگەری هەبووە لەسەر هەڵبژاردن و لەسەر دواخستنی هەڵبژاردن پێشتر هەوڵێک هەبوو بۆی کە یاسای هەڵبژاردنەکان هەموار بکرێتەوە لەسەر کورسی کۆتاکان و توێش هەبوو ئەم ناکۆکیە کاریگەری هەبوو لەسەر هەڵبژاردنیش دیارە ناکۆچی نێوان دوولایەنە کاریگەریەوە کە هەڵبژاردننی دواخست و نەکرا چۆگەر ئەوە پەرلەمان درێژ نەکرێتەوە و ساڵی ڕابردوو هەڵبژاردن بکرێت کاتە ئەمە چۆنەڵی شتێکە کە نکوڵی ناکرێت کە ناکۆچی ئەم دوو سیاسی بۆتەوەی دواخستنی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەڵام گرفتەکە لەوەدا جارێکی ئەگەر بارودۆخەکە بەم جۆرە بڕوە ئەگەر جارێکە دوا بخرێتەوە یاخود جارێکی انتخابات نەکرێتەوە چکەم انتخاباتی کە هەیە انتخاباتی چۆنە لەوادی خۆی لای داوە واتە پەرلەمان درێژ کراوەتەوە پەرلەمان هەڵبژاردن دوا کراوە کاتەمە ئۆتۆماتیکی تەسیرە لەسەر دواخستنی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەڵام ئایا بەم دۆخی ئێستاوە بەم بارودۆخە سیاسی هەرێمی کوردستانەوە ئەگەر هەیە کە لەو وادەی کە جەنابوتی کە سۆرەکاتی لەم دیاری کرد لە 11 ئەگەر هەیە انتخابات بکرێت ئەگەر بارودۆخەکە بەم شوێ بێگومان لە وادی خۆشە ینی دوور نییە جارێکی انتخابات دوا بکرێەوە نەکرێت بۆ چونکە کۆمیسیۆن دەڵێم ئێمە 6 مانگمان دەوێت بۆی هەڵبژاردنێکی ئاسایی بەڕێکاری یاساییەکان و بە پێ ڕێنماییەکانی خۆیان کە هەڵبژاردنێکی بەڕێوە بەرن پێویستیان بە 6 مانگ کارکردنە 6 مانگ ئیشکەن ئەوە ئەگەر وا بێت لە 15ەوە کۆمیسیۆن دەست بەکار بکە وایە ئەوە لە مانگی 5 نزیکە بینەوە هێشتا نە کۆمیسیۆن کاراکراوەتەوە نە یاسای انتخابات هەموار کراوەتەوە نە هێز و لایەنە سیاسیەکان لەسەر ڕژنووسێک بۆ هەمواری یاسای هەڵبژاردن ڕێککەوتون کارێکە تۆ تا ئەمانە نەکرێت تا کۆمیسیۆن کارا نەکرێت و کۆمیسیۆن چۆن بەکاری ئاسایی یاسایی خولەسەر بۆی کە هەڵبژاردنێک ئەنجام بدات بۆیە ینی ڕاگەنەکەوتنی ئەم دوو لایەنە سیاسیە بێگومان بۆتە ئاسنگی گەورە لە بەردەم هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەکەم دێمەوە خزمەت کاکتۆر کاک سەرتیب سوپاسی ئامادەبوونی بەڕێزشت دەکەین ئێستا دۆخەکە لەبارەی ناکۆکی بینی پارتیوەکێتی گەشتوتە مریشکارەشە و ئەو هەوڵانی کە بوون بۆ گەڕانەوەی تیمەیەکێتی هەمویان شکستیانێنەوە گەڕانەوەی تیمەیەکێتی نابینین ئەوەندەی کە بەڕێزت خوێندنەوەت بۆی هەبێ ئێوارەتان باش وەڵام من پێم وایە مەسەلەی گەڕانەوەی تیمی یەکێتی نیشتیمانی کوردستان پەیوەندی بەو دۆستێک کەڵەکە بوانەی سەر ینی پەیوەندی نێوان پارتی یەکێتی ئەوەیە من پێم وانێ ئاسان نییە گەڕانەوەیان و هیوادارین نەگاتە بارودۆخێکەوە خەڵکی کوردستان زەرمەند بن بەهۆی ناکۆچیەکانی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان و بەداخەوە ینی ناچار لەم قسەی بکەین کە دەستگرتن بە بەرژەوەندی حزبی و کەڵەکەبوونی خراپیەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستان گەیشت ینی حکومڕانی لە هەرێمی کوردستان گەیاندووە بەم ڕۆژە و من پێم وانییە ئاسان نییە چارەسەرکردنی گرفتەکانی نێوان پارتی وێچێتی بە تایبەتیش
لە ماوەی لەم کابینەیە کە لە دوای ئەو ڕووداوانێک کە لە نێوان هەردوولا دروست بە ئەوەی بەشێکی پەیوەندی بە وەزعی مالیەوە هەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان گلەی و گازاندەی لەوە هەیە کە سلێمانی پراوێزخراوە ئەوانیش پێیان وایە کە لە سلێمانی پارە دیار نییە مەبەست بە پارتی پێی وایە پارە سلێمانی دیار نیە و یەکێتیش پێی وایە کە پارە بۆ پێویست بۆ سلێمانی نایەندرێەوە مەسەلەی تیرۆرکردنی هاوکار جاف لە هەولێر ئەمە شێکێکە لە گرەیە زۆر زەحمەتەکانی نێوان پارتی وێچێتی نەیانتوانیوە تەجاوزی بکەن یعنی لەوە خراپتر ئەوەیە کە کەسێک یان لایەنێک یان دەسەڵاتێک نییە بێتە نێوان هەردوولاوە بتوانێت هەردوولا لەسەر مێزی گفتوگۆدا بنشێنێ و هەردوولاش تا ئێستا مەشروعێکی وازحیان نییە بۆ کردنەوەی ئەو گرێ کوێرانەی کە لە نێوان هەردوولادا هەیە. باشە بەس کاک سەرتیب سەبارەت بە بینی قوبات تاڵەبانی و مەسرور بارزانی شتەکە بۆتە شخصی کێشەکە ئێستا کێشەیەکی شخصیە ئەو پێ دوایە ناکۆکیەکان لە سەراسی پارتی وێکێتیش پەیوەندیەکی بە مەسەلەی خەڵکەوە نییە؟ من پێم وایە ینی ناتوانم لە باتی کاک قوبات یان لە باتی کاک مەسرور قسە بکەم کە بۆ بە گرێ کوێرەی شخصی هەرچەندە ڕەنگە تابعی شخصیشی وەرگرتی بێ ئەمە بە دوور ناگیرێت بەڵام ینی دۆسیەک کەڵەکە بووەکانی نێوان هەردوولا وای کردووە متمانەی نێوان هەردوولا لاواز بێ و دەمێکە قسە لەسەر ینی لە دوای نەخۆشکەوتنی مام جەلال دەتوانین بڵێن یان لە دوای قیابی مام جەلال لە ڕەوانشاد مام جەلال لە کوردستان وای کرد ئیتر هێدی حەلەقەی تەواسۆل و پەیوەندیەکانی نێوان هەردوولا بەرەو کزی بڕوە و خۆش دەزانی مام جەلال و کاک مەسعود دوو ڕعیلی کۆنن یعنی ئەو ڕعیلن کە تەمەنیان جیاوازە لەگەڵ ئەو ڕعیلە ئێستا هاتووە مەسەڵەن قوبات تاڵەبانی ڕعیلی نوێیە کە ئێستا وەکو میراتگیری مام جەلال دەردەکەوێت لە ناوی یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو کاک بافڵ و هەروەها کاک مەسروریش ڕعیلی نوێیە یعنی دوای کاک مەسعود زمانی لێک تێگەیشتنی ئەو کاک مەسعود و زمانی تێگەیشتنی ئەو ڕعیلە نوێی ناوی یەکێتی ڕەنگە لێک دووریەک هەبێ و کەڵەکەبوونی ینی دۆسیەکانی نێوان هەردوولا ینی مەبەستمەوەیە دەبوایە زووتر ئەو کێشانە چارەسەر بکرابوونان نێوان هەردوولا چ ئەوەی پەیوەندی بە شۆڕکردنەوەی دەسەڵات بۆ سلێمانی وەیە چ ئەوەی پەیوەندی بە مەسەلەی داراییەوە هەیە لەگەڵ سلێمانی کە چارەسەر نەکران و کەڵەکە بوون و وەختی بەسەردا تێپەڕی وە کێشە و گرفتی دیکەی بەسەردا هات بە تەئکید چارەسەرکردنی زەحمەت بوو ینی بۆ نمونە جگە لە مەسلەی شۆڕکردنەوەی دەسەڵات کە دەمێک کە لە سلێمانی داوا دەکرێت و لە سەردەمی کاک لاهور تاالبانی کە و کاتە زیاتر بڕیاردەر بوو لە ناوی یەکێتی نیشتیمانی کوردستان باس لەوە دەکرێت کە دەسەڵاتی ئیداری مالی بدرێت بە سلێمانی دوای کێشەی هەڵبژاردننی بەسەردا هاتووە مەسلەی هەڵبژاردن ینی ئێستا یەکێتی داوای ئەوە دەکەت کە گۆڕانکاری لە قانونی هەڵبژاردن بکرێ لە مەسلەی کۆتەکاندا بکرێ ئەمانە بەسەر یەکداوە مەسلەی تیرۆرکردنی هاوکارجاف لە هەولێر ئەوان هەمویان بوون بە دۆسیە یاین دۆسیەی جودانە لەسەر یەک کەڵەکە بوون و نەتواندراوە چارەسەر بکرێن و ئێستا لەسەر مێزی گفتوگۆ بۆ هەردوولا حازرن بەڵام بەڕاستیش کەسێک نییە کۆیان بکاتەوە بۆی بتوان ئەو گرفتانە چارەسەر بکەن. بەڵێ هیچ هەوڵێکی نێودوڵەتیش نەبوو پێشتر هەوڵی ئیقلیمی ئەوانەش هیچ یاخود بڵێن ڕێنمایی هەبوو ئامۆژگاری هەبوو بێ هیچ سوودی نەبوو؟ لە پرسیارەکەت بە تەواوی تێنەگەیشتم بەڵام بە تەئکید مەسلەی تەدەخولی ئیقلیمی لە هەرێمی کوردستان هەرخۆ ئێستانی ئەمە نوێ نییە شتێکی نوێ نییە ینی لە کۆن و نوێدا هەبووە و کاریگەری هەبووە لە پەیوەندی نێوان هەردوولا و لە ئەجێندای هەردوولا بۆ گفتوگۆ لەگەڵ یەکتر. بەڵێ ئەم ناکۆکی بڵێن دروست بووە لێکەوتەی چیە لەسەر هەڵبژاردن لەگەڵ میوانەکەش لێرە کەمی قسەمان لەسەر کرد دیارە زەحمەتە هەڵبژاردن ئەم ساڵ بەڕێوە بچێ؟ من بابە ڕێی خۆمت پێ بڵێن جاریەکە بەشێکی زانیاریە من پێم وایە
هەڵبژاردن ئەمساڵ گەلێک زەحمەتە بکرێ و کێشە و گرفتەکانی نێوان هەردوولا زەحمەتت بتوانین چارەسەر بکرێ بەشێکی پەیوەندی بە نوێکردنەوەی کۆمسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنە کە من پێم وایە سربەخۆ نیە چونکە ئەوان لەوێدان هەموو ئەندامی حزبەکانن ینی ینی حاسی حزبی بۆ پەڕوونی دیارەکە حزبەکان و نێرخۆیان لەوێ هەیە بەشێکی پەیوەندی بە داتا و زانیاری هەڵبژاردنەوەیە کە ئەم داتای لەبەردەستی کۆمسیۆنی ئێستای هەرێمی کوردستانە داتایەکی خراپە یان با بڵێن داتایەکی خاوێن نییە داواکراوەکە لە ڕێی عێراقەوە ئەو ئەم هەڵبژاردنە بکرێ و پێم وایە پارتی یەکێتی هەردوو یان دەڵەبی یەکێتی و لایەنەکان بۆ پارتیش پێ ڕازی بووە و بەشێکی دیکە پەیوەندی بە کۆتاکانەوەیە و من پێم وایە کۆتاکان لە ڕابردوودا زۆر خراپ بەکارهێنراون و ئەگەر بێت و معالجەیەکی کۆتاکان بکرێت لەوەی کە سزلیان بۆ جودا بکرێتەوە و سندوقیان بۆ جودا بکرێتەوە بەعنی بەشێک لە مشکلەکان چارەسەر دەکا بەڵام لە هەمووی گرنگترەوەی کۆمسیۆن پێویستی بە وەختە کە پێویستی بە وەخت بوو ئەو گەیشت نەمانجی 4-5 کە گەیشت نەمانجی 5-6 مانگێک لەبەردەستا من پێم وانییە بە ئاسان نییە زۆر زەحمەتە بتوانین درێت لە خلالی 6 مانگ ئەگەر ئەمڕۆ بڕیار بدرێت چونکە ئەمە پێویستی بە گۆڕانکاری قانونەکە هەیە کە لە پەرلەمان دەبێت یەکلای بکرێتەوە و پێویستی بە ڕازیکردنی کۆمسیۆنی باڵای عێراقی هەیە کە بتوانێت هەم داتا و هەم ئامێرەکانی خۆی بەکاربێن لە هەڵبژاردن تا ئێستا دیار نییە چۆن دەکرێت و ئەو زمانی زبرەی کە لە نێوان پارتی یەکێتیدا هەیە مساعد نییە تا مانجێکی کەش بتوانن لەسەر مێزی گفتوگۆدا بنیشن بتوان چارەسەری گفتەکانیان بکەن یعنی بە نەتیجە ئەو شەڕی ئیعلامی کە ئێستا لە نێوان پارتی یەکێتی دەبینین هیچ ئاسۆیەک نابیندرێت کە بتوانرێت ئەم ساڵ لە مانجی 12 هەڵبژاردن لە هەرێمی کوردستان بکرێت. بەڵێ سوپاس دەکەم دێمەوە وڵاتان کاکتۆر سەبارەت بەم ناکۆکیە دابەشبوون بۆ دوو ئیدارەی بڵێنزاتر لەم ناکۆکیانە زەق بۆ تۆ ئێستا هەندێک لە بڵێن لە یەکێتی و پارتی باز دەبکرێ باسی دوو هەرێمی دەکرێت جاکردنەوە ئیدارە دەکرێت چی چارەسەرە بۆ ئەم دۆخە کەم و شتێکیان قۆڕ کردووە هێزی پێشمەرگە پەیوەندی دەرەکی دارایی چارەسەرێک هەیە؟ بەڵێ ئەتوانین بڵێم لە ماوەکانی ڕابردوودا لێرە جێبیستی واوین کە بۆ منە داوای دوو ئیدارەی یاخود دوو هەرێمی بۆ هەرێمی کوردستان کرابێ خۆی لە ڕاستیدا هەرێمی کوردستان بە ئەمری واقعی هەر دوو ئیدارە بووە قەت یەک دیارە نەبووە یەک ئیدارە نەبووە نەخێ بەناو یەک ئیدارەیە ینی لە فۆرمەگا لە شکڵا یەک ئیدارەیە بەڵام لە ناوەڕۆکە دوو ئیدارەیە خۆیان دەڵێن هەرێکە لە زۆنی بەرامبەر دەسەڵاتی پۆلیسێکی نییە دەسەڵاتی نییە فەرمانبەرێک بگوازێتەوە لە شوێنێکەوە بۆ شوێنێکی کە ئەگەر لایەنی بەرامبەر نەیەوێت کاتە لە هەردوو ئیدارەکە ئەتوانن کێشە و ئاسنگ بێتتر دروست بکەن یاخۆ بڵێن ئێمە وتمانم خۆی کابینەکە کابینەیەکی حیزبیە لەم لە حیزبی دەسەڵاتدار و لە حیزبی دەسەڵاتدار ئیشکارەکان بەڕێوە دەبن کاتە ئۆتۆماتیکی خۆی هەرێمی حکومەتی کوردستان دوو ئیداری بووە بەڵام ئایا کە لێرە بە دووا باز لە دوو هەرێمی دەکرێت ئایا ئێمە هەرێمێکی یەکگرتووی بەهێزمان هەیە تاکوەگە ببین بە دوو هەرێم بزانین حاڵی کوردستان بەچیەگە ئەو کێشانێکی هەیە لەسەر کێشەی داراییە لەسەر بەشێکی تاوان کێشەی داراییە لەگەڵ کێشەی پلۆپۆست و دەسەڵات بۆچکە بمانێ نەمانێت ئێستا ئەو تێڕوانینە هەیە کە پارتی پێی وایە حیزبی یەکەمە لە هەرێمی کوردستان وەیترە بێ برارەکان لای ئەو بێ بە زۆری بە واقعی حاڵ ئەگەر بە زارێکیش ئەمەمان پێ نەڵێن بەڵام بە واقعی حاڵ ئەمە دەڵێن لەم لاشوویەکێتی داوای شەراکە دەکا لە شەراکت لە بڕیاری سیاسی شەرایط لە قەراراتە شەرایط لە حکوومەت و تا دوایی لایەنی بەرامبەریش پێ وایە خۆێزی یەکەمە و ئەوە قۆناغی تێپەڕاندووە کە ئیتر حیزب بکە بە شەریکی ڕاستەقینەی خۆی کاتی کێشەکە لێرەوە سەرچاوی گرتووە بۆی ئەگەر ببین بە دوو هەرێمی وتمان کێشەکە بەشی لەسەر ئابووریە خۆ ئابووری هەرێمی کوردستان ئێستا با بڵێن ئەوەی کە داهاتی ناوخۆیە بە شێوەیەکی گشتی هەرێک لای هەرێمی خۆیەتی هەرێک لای زۆنی خۆیەتی ئەوان ناکە بۆ من هەنێک شت هەیە کە ئەو تێ بۆ من هەنێک باج ڕسوماتێکە لە پایتەخت وەرەگیرە و لە زۆنەکەی تری لێ مەحرومەکرێت بەڵام بەگشتی داهاتکەی ناوخۆ لە لای خۆیانە ئەمە یەکەم دومیشان داهاتی نەوت خۆ لای دوای برارەکەی پاریس وە پێشتر برارەکەی دادگای باڵای عێراق ئیتر نەوتیش لای ئەمان نەماوە خۆ لەژێر تەسەڵوفی ئەمان نەماوە داهاتەکەی بچێتە سندوقێک و دواتر پێی بودجە بۆ هەرێمی کوردستان بنێرێ کەواتە دوو هەرێم بوون بە دوو هەرێمی ئەتوانم بڵێم ئێستا لە دەستێکی پارتیشان نەماوە پێویستی بە لایەنێکی کەیش ئەیش بەغدایە بەغدا دوو هەرێم تەعامل لەگەڵ ئەم دوو زۆنە ئەکا یاخود ئەمە ممکنە کە هەرێمی کوردستان بێتە دوو هەرێم و ئەوەی کە هەشە باشکرانی یاخۆ بڵێن بە
بە شێوەیەکی ڕاشکا و وەکو بەلاغێکی ڕسمی هیچ لایەنێکی ئەم دوولایەن داوای دوو هەرێمیان نەکردووە ئەوەی کە لەوێ قسە ئەوتەیە کە هیچ لەسەر ئاسی ڕسمی نیە و پێم وانی هیچ شتێکیان تەبەنی ئەوکەن کە هەرێمی کوردستان بێ بە دوو هەرێم ئەگەرنا بۆ یعنی کارەکە ئاسان نییە کە چۆن لە ڕابردوودا هەوڵدا خود پرۆژێکە بکەوە سلێمانی یاخود بڵێن زۆنی سۆز بێتە هەرێمێک و بەڵام دواتر ئیشی لەسەر نەکەوە دواتر ئەنجامی بەدەستەوە نەدا بۆ یعنی کارێکی ئاسان نیە کە هەرێمی کوردستان بە دوو هەرێم چونکە دوجار هەموو شتێک دابەژە بێ و هەموو شتێکی تر کردوایڵی تر لە گرێژنە دەرەچێ بۆیە ینی تا ئێستا ئەوەش خواسێکی یاخود بڵێن زۆر جار ئەمە ئەوتێت ئەتوانین بڵێن چارەسەر چاق بۆستۆکە بۆ چاق بەستوێت چییە؟ بەڵێ زۆر جار ئەمە ئەوتێت توانین بڵێ وەکو کار و کاردانەوە یاخود وەکو چۆنڵی دروستکردنی ئاستەنگە یاخود لە بەردەم بەرامبەر یاخود فشارێکە بۆ هێنانە ژێرباری بەرامبەر کە ئەمە ئەی چارەسەر بۆم چاق بۆستێت چی ئەگەر هەڵبژاردن نەکرێ ئەم ناکوکە حیزیە بێ هەبێ دەستگرتن بەسەر هێزی چەکدار و پارە ئەوانانی پارتیویەتی بەردەوام بێ بەڵێ شتێکیشە لەسەرەوە بیرم نەچێت حەج بەسەر و دوو هەرێمیە ئەمە بوعدێکی ئیقلیمیشی هەیە ڕاستی یعنی تەنانەت بۆ نمونە ئایا وڵاتانی ئیقلیمی رازین کە بۆ نمونە هەرێمی کوردستان بێتە دوو هەرێم ئایا رازین کە بەغدا لەگەڵ هەرێمەکە تەعاملکە و دوو هەرێم تەعاملیان لەگەڵا بکە کەواتە بوعدێکی کە تا ئێستا ئەمە ڕوونەداوە لانی ئیقلیمیەکانە کە نێودەوڵەتیشی تایە وەکو دیفاکتۆ کە پیان وایە هەرێمی کوردستانە بەو شێوەی ئێسای ببێنێتەوە لە چوارچێوەی عراقی فیدڤاڵە چۆن ئەوان لەگەڵ وڵاتانی ئیقلیمی و لەگەڵ سەربەخۆی هەرێمی کوردستان یاخود لەگەڵ ڕەفراندۆمان نەبوون و لەگەڵ سەربەخۆی هەرێمی کوردستان نین بێگومان لەگەڵ ئەو شانی کە ئەم هەرێمە نەمێنێ کەواتە لانی عراقیش کێشەی لەگەڵ هەرێمی کوردستان نییە بەڕاستی وەکو هەرێم هەرێم لەناو خۆیدا کێشەیە چونکە ئێستا ئەمڕۆ هەرێمێکی لاوازیە بەرامبەر بەغداد عراق چی بوێ بەرامبەر هەرێمی کوردستان ئەتوانێت بیکات و ئەتوانێت بۆ منە مەرجیان لەسەر بسەپێنێ و بینیمان کە چۆن هەرێمی کوردستان بە لاوازی چووە بەغدا و ڕێکوتنامەی تەسلیمکردنی نەوتەکەی واژۆ کرد و ئێستا بینین ڕۆژانە هەرێمی بەغداد مەلف ئەجوڵەنجی هەرێمی کوردستان و داوای پێداچوونەوە بە حساباتی ساڵانی ڕابردوو و بۆری نەوت و داهاتی نەوت و ئەوانە دەکات کەواتە هەرێمی کوردستان عراقی کێشەیەکی لەگەڵی دانیە و ئەمە هینێکی دەستوریشە بەڵام ئەگەر ناخۆش بێ بیکا بە دووەرە بەڕاستی کارێکی ئاسان نییە و ئەگەرنا حەل نییە نی وردە بێ یەکێتی پارتی ئەبێ بیان و نەیانێ ئەبێ دوجار هەوڵ بدەن کێشەکانیان ینی هەرچەنە ئاسان نییە بەڵام قۆناغی لەمە سەختریش تێپەڕێنراوە و شەڕی ناخۆش کراوە لە ڕابردوودا و گەیشتن بەر حەلێکیان نییە دوجار بێنە سەر مێزی گفتوگۆ و وەیتر بە جۆرە لە جۆرەکان هەوڵی ڕێکەوتن بدەن. بەڵێ سوپاس دەکەم کاک سەرتیب سەبارەت بە دواخستنی هەڵبژاردن کە بەرەزوتە زۆر زەحمەتە ئەم ناکۆکی حیزبەیە کە هەیە ئەم زمانە زبرەی کە هەیە بڵین دانیشتنی دادگای فیدراڵیش هەیە لە مانگی داهاتوو لێکەوتەی چی دەبێ و چاوەڕێی چی دەکرێت لەو بڕیاری دادگای فیدراڵی کە پازدەوەیەکی ڕەنگە دوادانیشتن بێ لەبارەی درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانی کوردستان؟ بەداخەوە ئەم قسانە دەکەین سەبارەت بە هەرێمی کوردستان ئێمە چاوەڕوان نەبووین دوای 30 ساڵ هەرێمی کوردستان ناو بازنەیەشی بۆشدا بخولێتەوە و دیموکراسی پێش نەکەوێ حکومڕانی پێش نەکەوێ بە شێوەیەکی گشتی لەبارێکی ئابووری گەلێک خراپ دابین. بڕیارە سێی مانگ یانی سێی پێنج کە دوای چەند ڕۆژی کە محکەمەی فیدرالی لە عێراق کۆ بێتەوە سەبارەت بە شەرعیبوون و ناشەرعیبوونی پەرلەمانی کوردستان دوای تەوابوونی ماوەکەی من پێم وایە محکەمەی فیدرالی ناتوانێت خۆلەوە بدات یان جەرائەتی ئەوە بکە کە بڵێ ئەم درێژکردنەوەی دەستوریە قانونیە بەتەکید هەموو ئەگەرەکانن بەرەو ئاراستەیەن کە بڵێت ناقانونی و نادەستوریە بەڵام لەوانەیە علاقاتی شخصی حیزبی و باردۆخی ئیقلیمی کەمێک فشارە سەر محکەمەی فیدرالی دروست بکە کە بە زمانێکی نەرم ڕوو لە هەرێمی کوردستان بکە بڵێت نادەستوریە درێژکردنەوەکە بەڵام دەکرێت ئێوە هەڵبژاردن بکەن ئەم باردۆخە چاک بکەنەوە بە ئەوەی کە گەلێک ناخۆشە ئەوەیە کە محکەمەی فیدرالی ڕەنگە ئەو قسەی بکە بەس هەرێمی کوردستان ئێستا لە ڕووی سیاسیەوە و حکومڕانەکەی حاضر نییە بۆ ئەوەی هەڵبژاردن لەم ساڵدا بکرێت کلێنی نێوان ئەو دوو هێزە سیاسی لە هەرێمی کوردستان کە چەکدارن پارتی ویجێتی ڕۆژ دوای ڕۆژ فراوانتر دەبێ و گرژی نێوان هەردوو لە زیاتر دەبێت هاوکار نییە بۆ بەردەوامیدان بە ینی بە بەشێک لە خەسڵەتەکانی دیموکراسی ئەویش لە هەڵبژاردن لە هەرێمی کوردستان دووبارە بوونەوەی لە کاتی خۆیدا
خۆزگەوانە بواە من پێم وایە محکەمە فیدرالی ئەو قسەیە دەکات یعنی کە نادەستوری و ناقانونیە درێژکردنەوەی عمری پەرلەمان و فعلا ئەم پەرلەمان لێکەوتەی چی دەبێت کاک سەرتیب ئەگەر ئەم قسەیە بکات لە دەرەوەی قانونە بەڵێ لێکەوتەی چی دەبێت ئەگەر دادگای فیدراڵ بڵێ ئەمە نادەستوریە لێکەوتەی لەسەر هەرێم هیچ لەسەر قوارەی هەرێمی هیچ دەبێت لێکەوتەکەی ئەوەیە کە بۆ خۆ دەزانی هەموو حکومڕانیەک حکومڕانێکی دیموکراسی کە ینی نظامەکەی دیموکراسی ینی کەمێک لە سیفاتی دیموکراسیدا جێبەجێ بکرایویشەوەیەکە شەرعیەتی قانونی دەبێت ینی هەموو حکومڕانیە کە شەرعیەتی قانونی و دەستوری هەبێ بەرەنجامی هەڵبژاردن دەبێت ئەگەر بێت و هەڵبژاردن لە کاتی خۆیدا نەکرێ و ماوەکەی بەسەر بچێ بێگومان بەر لە یەکەمیان پەرلەمان ماوەکەی بەسەر دەچێت و ناشەرعی لە دەکەوێتە دەرەوەی شەرعیەتی قانونی چونکە شەرعیەتی تەسویت و شەرعیەتی خەڵکی خەڵک لەدەستدا دووەمیان کە حکوومەت لە دایکبووی پەرلەمانە ینی کە پەرلەمان ئەندامانی پەرلەمان هەڵدەبژێردرێ ئەندامانی پەرلەمان ئەندامانی حکوومەت هەڵدەبژێرن بێگومان ینی حکوومەت بە شێوەیەکی گشتی مؤسسەی تەنفیزی لە سەرۆکی هەرێمەوە تا حکوومەت و ینی حکوومەت لە شێوەیەکی گشتی دەکەوێتە دەرەوەی شەرعیەتی دەستوری و قانونی و کە کەوتە دەرەوەی شەرعیەتی دەستوری و قانونی بێگومان عیبەیەکی گەورە دەبێت بۆ حکومڕانی و لەکەیەکی خراپ دەبێت بۆ ئەم حکومڕانیە لە بەرچاوی عالەم لە بەرچاوی خەڵک و ینی لێکەوتیت کەی دێ بەڵام ئەگەر بێت و بڵێن ئەو ئەمری واقع و بە چارەسەر بکرێ ڕەنگە ینی ئەوە بکەوێتە بەر ڕێکەوتنی سیاسی ینی ڕێکەوتنی سیاسی حەلی ئەو مشکلێ بکە بەداخەوە دووبارەی دەکەمەکە دوای 30 ساڵ دەبینین زیاتر لە 30 ساڵ نەک 30 ساڵ زیاتر لە 30 ساڵ دەبینین ئەزمموی حکومڕانی لە هەرێمی کوردستان ئەزممویی باش نەبوو ئەزممویی سەرکەوتوو نەبوو یعنی دوای 30 ساڵ دەبینین هەم ئاودانێکی خراپە هەم ئابووریێکی خراپە هەم ئیداریەن زۆر خراپە هەم باردۆخی ئازادی ڕادەربڕین و ئازادی ڕۆژنامەگەری لە وڵاتە گەلێک خراپە و راپۆرتی ڕێکخرا و وەزارەتی ڕێکخراوە چاودێرەکان و وەزارەتی دەرەوەی ئەمریکا و وەزارەتی دەرەوەی وڵاتانی ترکە چاودێری باردۆخی هەرێمی کوردستان دەکەن خراپە و وای کردووە کە ئێمە لە هەرێمی کوردستان وەکو هاوڵاتی هەست نەکەین کە هەڵبژاردن دەبێتە هۆی گۆڕینی بارودۆخ چ گۆڕینی ینی شێوەی ئیدارەدان و باشترکردنی ئازادی و باری کۆمەڵایەتی و هەروەها گۆڕینی ینی ئەشکلەکان بێتە هۆی گۆڕینی کۆی گشتی ژیانی نەتیجە لە مەحسیلەی ئەخیر کە تەماشا دەکەین زۆر خراپە بەڵێ بە کورتی وەڵامی و پسارەمان دەیتەوە دێمەوە خزمەتان دواتر سەبارەت بە پەیوەندیەکان لەگەڵ بەغداد وەکو زانیاری و خوێنەوەی بەڕێز ساڵێک هەیە بۆ جاکردنەوەی بودجەی سلێمانی لە بەرامبەردا ئەو ناوکۆکێکە لەگەڵ پارتیەی کێتی وا بکات هەوڵ بدات ئایا هەوڵەکەی سەردەگرێت یان ناگرێت شتێکی ترە بەس هەوڵ هەیە بۆ جاکردنەوەی بودجەی سلێمانی لە بەغداوە لە میدیاکان دەبیستین کە شتیوە هەبووە بەڵام پێم وایە ڕووی دەستوریەوە ناکرێ ئەم جیاکردنەوەی هەم ئەمریکا لە عێراق باڵادەستا ڕێگرە و هەم وڵاتانی منتیقەکەش لەوانەیە گەلک پێیان خۆش نەبێت ڕەنگە بە مەرج پێیان خۆش بێ دوو ئیدارەی بەڵام لە ڕووی فعلیەوە بەڵێ دوو ئیدارەی لە هەرێمی کوردستان هەیە و ینی هەرێمی کوردستان ساحێبی مؤسساتی دەستوری نییە ساحێبی مؤسساتی حکومڕانی نییە بەڵکو بارودۆخێکی زۆر تایبەتە ینی تەماشاکەین هێزی پێشمەرگە هێزی حیزبە و ئیدارەی سلێمانی سەر بە یەکێتی نیشتیمانی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان لەوێ بڕیار دەدا چی بکرێ و چێ دابدرێ و چۆن تەعامل لەگەڵ حکومڕانی بکرێ و لە هەولێریش بە خۆ دەزانی پارتی حکومڕانە و لە مدیرێکی خوارەوە پارتیە و بڕیار دەوەکو پارتی و هەتا دەگاتە سەرۆک وەزیرانەکەی کە کاک مەسرورە ئەوی شەر پارتیە یعنی هەردوو لە حکومڕانێکە بۆ حکومڕانێکی حزبی و حزب حکوومەتیش لێک جودا ناکرێنەوە یعنی لە هەولێر دام و دەستگاکان بە تەواوی پارتین و لە سلێمانیش دام و دەستگاکان ینی ڕاستە گۆڕان و لە هەندێک شوێن یەکگرتو شتێدایە بەڵام بە تەواوی حزبیە ینی حکومڕانیەک نییە حکومڕانێکی نیشتیمانی بێ ئەمە دڵنیابی لەوەی کە دام و دەستگای ئاسایش دام و دەستگای ئیداری یان بە پێی قانون بەڕێوە بردرێ بەڕێوە نەبراوە یان لە ڕێگا دیموکراسیەکان
بەڕێوەبرێ ینی مەبەستمەوەی لە ڕێ سولەمی ئیداریەکان کە بڕێوەبەر و کەسەکە دامدرێت کە مشتیوامان نبینی وە یان لە ڕێ دیموکرات لە ڕێگا دیموکراسیەکە هەردووچی لاوازە بەڕاستی یعنی حکومڕانی لە هەرێم هەیە دەتوانین بڵێن دەسەڵاتە یعنی لا بەپێی وەسفی سیاسی ئەوەی لە هەرێمی کوردستان هەیە پێی دەگوترێت دەسەڵات نەک موسساتی حکومڕانی یعنی کۆمەڵێ خەڵک کۆمەڵ دوو حزبەنە حکومڕانن خەڵک دادەنن خەڵک لادەبن بڕیار دەدەن و مؤسساتی دەستوری کە بریتە لە پەرلەمان لە حکوومەت لە قەزا زۆر لاوازن پەرلەمان لە هەرێمی کوردستان هیچ ئەرزش و هیچ قیبەتی نییە یعنی نەبێ هەبێ و نەبێ وەکو یەک وایە حکوومەتش لە هەرێمی کوردستان لەدەست حزبە و قەزاش بەداخەوە کە دەبواە مؤسسەیەکی سربەخۆ بواە دەست لە ژێر کاریگەری و فشاری حزب و کەسەکان نەبواە دەزانی بە فەرمانی حزب یان کەسەکان فەرمانی گرتن یان بەڕەلاکردنی خەڵک دەردەکەن. باڵ سوپاسم کاکسەری کاکتۆر سەبارەت بە دامەزراوەکان ئەوی کاکسەتی وەجە ناویش دامەژ پێکرد ئێستا حزب وڵێنەوەی کە برێدا حیزبە لە پەیوەندەکان لەگەڵ بەغداد لە ناوخۆ ئەمە کێشەی زۆری دروست کردووە ئەنی ئێستا بۆ کوڕەکاری حیزبیش لە بینی پارتیوێکێتی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی توشت ماوە اینجا لەگەڵ بەغداش حکومەت ماوە بەڵێ بەداخەوە لە هەرێمی کوردستان ئەنی واقع و هەموو کەسەسی پێگا کە ئەو حکومەتەکەیە حکومەتێکی بە حزبی کراوە و هەردوو زۆنەکەش بێگومان کەزان کە هەرگەوی حزبی لا بڵێن حزبێک تا باڵا دەسەوە تەسەڕوفەکە وەکو خۆی چۆنی بیە بۆ شێوە هەوسمەوەکو چۆن پێدوای حکومەت نەماوە لە ناو کوردستانە حزب بڕیاردە لە ناو حیزبەکانیشە بۆ ناوەندی سەرکردایەتی مەکتەبی سیاسی ناوەندەکانی بڕیار ڕاوێش ئەوە ماوە هیچ ماوە خۆی ئەم دوهێزە ینی خۆشیان کە گرفتیان هەیە کە خۆیان لەگەڵەتی نادان چۆن تەعاملکەن ینی خۆیان لەگەڵ بەرامبەریان نادان لەگەڵ چێ تەعاملکەن ینی بۆ لەناو حیزبەکانیشە موسساتی هەڕەمی یاخود پلەبەندی نەماوە ینی بۆ نمونە تەنانەت بۆ نمونە حیزبەکانیش دابەش بوون وە بەشی لەم کێشەی بینی چیدی پارێژ ئەتوانین بڵین کێشەی بینی باڵەکانی ئەم دوولایەنی یعنی بۆ نمونە لە با بڵین لە لایەنی بەرامبەر لەو لە هێزێک یاخود بڵین باڵێک ئێوێ ئەگەر چی ینی زۆر جار ئینکاری نکۆڵی بوونی دەکەن بەڵام بە واقع هەسی پێکە کە زمینە سازگەم بۆ ئامادەکاری بۆ ڕێکەوتنێک باڵی بەرامبەر دێ لێ دوانەگەدا وتەیەک دەرەبڕێ کە کۆتایی یاخۆ فەشەل بە کۆبوونەوەکان دێنێ بە ئەمان شێوەیەش پێی وایە لەلایەنی بەرامبەر نازانێت لەگەڵ کێ قسە بکەین و بڕیار لای کێ و چۆن لەگەڵیان بگەینە ڕێکەوتن کاتە لە ناو حیزبەکانیشە بەڕاستی ئەو موسساتی فەرمی و ئەوە ینی تا ڕادێتان بڵێن نەماوە ینی ئەوەی کە هەیە چەند کەسێکن لە هەردوو لا ئیتر ئەم کەسانە خۆیان قەرار دەدەن خۆیان بڕیار دەدەن و ئیتر چۆن لە بەرژەوەندیان بەو شێوەیە لە بەرژەوەندیان نەبێ نایڵن کۆبوونەوە بکرێ یاخود مؤسساتی حکومی لە بەرژەوەندی خۆیان بەکاردێنن بۆ نمونە وەکو بارمتیەک ینی سری مؤسساتی حکومی دەکەن وەفدەکانی کە دەچنە بە غابڕاستی وەفدی حیزبین ئەگەر چی بەناوی حکومەتی شۆ بچن وەفدێکی حکومی دەچێت بۆ نمونە هەمووی یەک ڕەنگە لەلایەنێکە ئەگەر تاکو تەرا جاروبار لەلایەنێکی شخصێکی تێدا بێت ئەگەر نا وەفدەکان ئەگەر چی بەناوی حکومەتی شۆ بچن وەفدەکان وەفدی حیزبین و بەغاش ئەمە دەزانێت بۆیە بەڕاستی ئەمەش زیاتر پێگەی هەرێمی کوردستانی لای بەغاوە لاواز کردووە ئەو هیچ لە ناوخۆی حکومەتی هەرێمی کوردستان حکومەتێکی لاوازە و حکومەتێکە وەکوتمان چۆنڵێ ئەم حکومەتە ینی خۆی ماوەی درێژکراوەی و خۆی لاوازە بێگومان لە بەغاش ینی ئەو ناکۆچیە وای کردووە لاوازە سەیری بەڵام پێشتر باسی کوردستانێکی بێز و حکومەتێکی بێز بەڵێنی زۆر بڵێن گەورەترە ناوکەی بۆش دەرچوو لە کۆتاییدا دروشم شتێکە واقعی کار و عمل شتێکی دیکەیە بۆی ئەوەی کە لە ڕابردوودا وەکو دروشم بانگەشی بۆ دەکرا لە ئەرزی واقع پێچوانەکەیمان بینی و نەک حکومەتێکی بەهێز نەبوو ئەتوانێت لە حکومەتی یەکگرتوش نەبوو و حکومەتی هەموو تەنانەت حکومەتی پێگەنەرەکانی خۆیان باسیکەن کە حکومەتی پێگەنەرەکانی نییە ئەوان جای ئەوەی بێگومان ئەوانە کە لە حکومەتانی و ئەوانەشی کە لە پەڕوان دەنگیان پێ نەداوە بە یاخۆ بڵێن کە ئۆپۆزیسیۆن بە حکومەتی خۆیان نازانن و خەڵکی کوردستانیش بێگومان ئەمە بە حکومەتی هەموو خەڵکی کوردستان بە حکومەتی خۆی نازانێت کەوتمان چۆنەڵێ بۆیەکی حیزبی تۆخی پێوەیە و حزب بە تەواوی قۆرخی کردووە و پێگەنەرەکانیش بینین کە ئەمڕۆ بە حکومەتی خۆیان نازان ئەوە بینن بۆنە تیمێکی یاخۆ بڵێن شەریکی یەکەمی حکومەت بایکۆتی کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیرانەکە وەگلەی هەیە و گازندەی هەیە و تێبین لەسەر ئەدای حکومەتێ جای ئۆپۆزیسیۆن ئەدا تێبینەکەی زیاترە لە ئەدای حکومەت و خەڵکی کوردستانیش بێگومان کە بینێ ئەم حکومەتە لە بری بێ باری ژیان و گوزارانی ئاسان بکە بەڵکو بار و ژیانی خەڵکی
کوردستانی قورستر کردووە بۆتە بارە بەسەر حکوومەت و ئەتوانین بڵێن خراپترین کابینی حکومەت هەرێمی کوردستان بۆ لە کەتای یاسای حکومەتی کوردستان بەخۆی بینیبێت. دواتر دێمەوە خزمەتەکە دەرفەتمان و کاک سەرتیب کاتمان زۆر کەم ماوە سەبارەت بە مەسەلەی دوو ئیدارەیی یاخود دوو هەرێمی هیچ هەوڵێک دەبینی یاخود چارەسەر بۆ بارودۆخی کوردستان چارەسەرێک هەیە؟ نقطەیەکی مهم لە سەبارەت بەو پرسیارێکە دەیکەیت ئەو ژەوەیە کە لە هەرێمی کوردستان حیزبە سیاسیەکان بڕیان بە دیموکراسی نییە، یعنی هەم لە ڕاستەوە بۆ چەپ و لە ئیسلامیەوە بگرێتە هەموو ئەوان حیزب و لایەنەکانی ترکە ئەجندای سیاسیان هەیە بڕیان بە دیموکراسی نییە، کە بڕیان بە دیموکراسی نیە دەبێ بگەڕنەوە بۆچی بگەڕنەوە بۆ جۆرێک لە یعنی یان ئیتیفاقی سیاسی یان جۆرێک لە دیموکراسی تایبەت ئەو ژەوەیە دیموکراسی تەوافقیە. لە دیموکراسی تەوافقیدا ئەو جۆرە دیموکراسیە بریتیەوەی کە یعنی بەیەکەوە بڕیار دەدەن و هەموو لایەنەکان حەقی ڤیتۆیان هەیە سەبارەت بە بڕیاردان، یعنی چونکەکانی حکومڕانی دابەش دەکەن لەبەر ڕۆشنایی هەڵبژاردن دواتر بەیەکەوە بڕیار دەدەن و هەموو لایەنەکان یان ئەو لایەنە کە پێکەنەری حکوومەتن حەقی ڤیتۆیان هەیە لەسەر بڕیاردان، یعنی ئەگەر بڕیارێک لایەنێک سیاسی کە لە حکومڕانیە بڕیاریدا لایەنەکانی تر حەقیەوەیان هەیە ئەو بڕیار ڕابگرن. کەواتە بگەڕێنەوە بۆ ئیتیفاقی سیاسی، ئیتیفاقی سیاسی لە نێوان پارتیوێکێتی نەبێت من پێم وایە ممکن نییە حکومڕانی لە هەرێمی کوردستان ئەو دوو لایەنە هەردووچیان هێزی چەکداری تایبەت بە خۆیان هەیە و هەردووچیان لەژێر کاریگەری و هەژمونی ئەقلیمیدان پارتی دیموکراتی کوردستان لەژێر فشار و لەژێر هەژمونی تورکیادایە و یەکێتی نیشتیمانی کوردستانیش کە هێزی چەکداری تایبەت بە خۆی هەیە ئەویشە لەژێر هەژمون و لەژێر کاریگەری ئێراندایە. دەبێ هەموو ئەو واقعە لە بەرچاو بگرین اینجا بێن لەسەر مێزی گفتوگۆ دابنیشین و ئیتیفاقی سیاسی ئیمزا بکرێ. ئەو ئیتیفاقی سیاسیە بەڵێ وەکو دوو هەرێمی دوورە بۆ کوردستان ئەو ئیتیفاقی من پێم وایە دوو هەرێمی لەم قۆناغەدا بەواقع هەیە، یعنی خۆت زانی کاک مەسرور لە هەرێمی لە هەولێر سەرۆکی حکوومەتە بڕیارێک دەربکە ئەگەر بێت و لەگەڵ بەرژەوەندەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ خواستی یەکێتی نیشتیمانی کوردستان لە زۆنی سەوز نەگونجێ بەتەکید بڕیارەکە جێبەجێ نابێ و لە ڕووی فەعلیەوە یعنی هەمومان دەزانین کە دوو ئیدارەی وجودی هەیە، بەڵام کاقوبات لە هەولێر وەکو جێگیری سەرۆکی حکوومەت و وەزیرەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لەم کابینەیە بوون مەڕەنگڕوویەکی دا و بە حکوومەتێکی یەکگرتوو و یانداویەتی بە حکوومەتێکی یەکگرتوو. دەگەڕێن بۆ سەر ئەو نقطەی کە پێویستە ئیتیفاقێکی سیاسی هەبێ، ئەو ئیتیفاقی سیاسیە بەر لە هەموو شتێک مەبدەئی بەیەکەوە کارکردنی نێوان ئەو دوولانە سیاسیە دیار بکات، یعنی شێوازی و شێوەی کارکردنی ئەو دوو لایەنە سیاسی دیار بکات. دوو جومگەکانی حکومڕانی دابەش بکە لە نێوان هەردوو لە اینجا چۆن لەسەر ڕێک دەکەون بە 50 لەسەر ڕێک دەکەون 50 وەکو برابەش لەسەری ڕێک دەکەون. اینجا دەگەڕن سەر ئەوەی کە بەیەکەوە بڕیار بدەن، ئەگەر بەیەکەوە بڕیار بدەن بە تاکید گرفتەکان کەمتر دەبێت. حکومڕانی لە هەرێمی کوردستان دەتوانین بڵێن لە دوای نەخۆشکەوتنی مام جەلال یەک ڕەنجی وەرگرت، یعنی پارتی بە شێوەیەکی گشتی هەژمونی و کاریگەری زۆر گەورەی بەسەر حکومڕانیدا هەبووە. یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان زۆر مساعد بوون بۆ ئەوەی ئەم حکومڕانیە بەم شێوەیە بەردەوام بێ و ئەو گرێ کوێرانەی لە خلالی 10 ساڵی ڕابردوو دروست بوو بەر لەوەی پارتی لێ مەسئول بێ کە خۆی هەژمون بەسەر حکومڕانیدا بووە یەکێتی گۆڕان لێ مەسئولن. سوپاس دەکەم کاکتۆر ئەگەر شتێکت ما بێت دۆخەکە بڵێن ئەگەر لەسەر دابشکنی کێکەکەرە بکەنەوە پارتی وێکێتی ڕێکەوتنەکە دەکرێت کێکی دەسەڵاتەکە وەکو لە سەرەتای وتم کێشەی ئەم دوانە لەسەر ژیانی خەڵک نییە، لەسەر مافی هاوڵاتی و گوزەرانی خەڵک نییە، کێشیان لەسەر پشکی سیاسی خۆیانە، لەسەر پۆستی خۆیانە، لەسەر داهاتی خۆیانە. کاتێ لەسەر کە بگەن بە ڕێکەوتن هەر جۆرێکی ڕێکەوتن بێ، هەر جۆرە ڕێژەیەک بێ لەسەر داهات و دەسەڵات و بڕیاری سیاسی بگەنە ڕێکەوتن، کێشەی نێوان ئەم دوێزە حەلە بێ و ئەگەڕنەوە بۆ سەر ڕێکەوتنی سیاسی ڕێکەوتن لەسەر دابشکردنی سەبارەت بەلایەنە ئۆپۆزیسیۆنەکان چونکە خەڵکی گلەیی هەیە کە ڕۆڵیان چێ لە مەواقع کوا ڕۆڵیان بێگومان لایەن ئۆپۆزیسیۆنەکان لە ماوەی ڕابردوودانی تا ڕادێک هەوڵی خۆیان داوە بەتەوەی لە هەموار یاسای ئینتخابات کە بۆ ئینتخابات بکرێ هەوڵیان داوە هەوڵیان داوە کە پەرلەمان مودەکەی ماوەی خۆی و حکومەت درێژ نکاتەوە لەمەش لە ئۆپۆزیسیۆن لە پەرلەمان هەوڵیان هەبووە و دژی ئەمە دەنگیان داوە ێژاش فشارەکەن کە جارێککە ئینتخابات جارێکە دوان نەکەوێتەوە لە ئەوەی کە لە پەرلەمان ئێمە زانین کە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بڵێن بەگشتی
بایکۆتیان کردووە ناچنە کۆبوونەکانی پەرلەمان وەکو فشارێک بۆ ئەوەی کە مای پەرلەمان جارێکی درێژ نەکرێتەوە با بڵێن بگەم بەڕێکەوتنێ بۆی کە انتخابات لە کاتی خۆیدا بکرێت بۆی لەم کەناڵگان فشاری خۆیان دەست پێ کە چیتر یعنی دۆخی کوردستان هەڵناگیر لەو زیاتر بارودۆخەکەی خراپتر بێ و هەڵبژاردن جارێکە دوا بخرێ بۆ ینی لەبارە فشاری خۆیان کردووە بەڵام 2000 بمانەوە نەمانوێت کەم دوو هێزی با بڵێن لە پێناو بەرژەوەندەکانی خۆیانە کارەکەن و زۆر جار بۆ نمونە گوێ ناگرن گوێ بەرژەوەندی باڵای خەڵکی کوردستان نادەن بەرژەوەندی خۆیان لە پێش بەرژەوەندی هەموو لایەنێک و بڵای خەڵکی کوردستان و داناوە سپاس دەکەم زۆر سپاس بۆ بەرزان دکتۆر فاروق محەممەد هەروە کاک سەرتیب جۆهەر سوپاسیان بەدەبوونتان دەکەم سوپاس بە بینەرانی بڕە سوپاس بە هاوکاران خواتان